ئەو ئامارەی کە لە دادگا وەرگیراوە یان وتیان وەرگیراوە وارسەکان 76 خێزان داوای 119 منداڵەکەن لە دوای ئەو بەروارە یەک مناڵ دۆزراوەتەوە ینی ئێستا 75 خێزان داوای 180 مناڵەکە. ئەو بەروارەکەی بووە ئەو بەروارە 2014 ئەوانە بوو تقریبا. لە 2014 یەک مناڵ گەڕاوەتەوە و ناو خێزانەکەی یان مەسەلەن گەڕاونەتەوە. لە دوای ئەو بەروارەوە تەنها کەسێک کە یەکلایی بوو بێتەوە بەبێ گرفت کاک خەلیل بووە. چەند مناڵمان هەیە کە کەیسەکانیان یەکلایی نەبووتەوە گەڕاونەتەوە و یەکلا نەبوو. ئێستا و کەیسانەی کە لە دادگان کەیسی عەزەمە، کەیسی شوانەیە، کەیسی دوو کەیسی تریشمان هەیە بەڕاستی لەوانەیە ناوەکانیان باش نەبێ بڵێم. بۆیە بەڕاستی خەڵکی تریژ هەیە داوای پشکنینەکات بۆیە هیوادارین ئەو بۆردەی کە هەیە لە ئاستی ئەنجومەنی وەزیران بە عەمەلی بێتە ناو ئیشەکانەوە و لە نزیکەوە لەگەڵ کەسوکاری ماڵەوروبەکان کۆ ببێتەوە و ئەو متمانیان بۆ بگەڕێنێتەوە بۆ ئەوەی ئەوانیش ئامادەیان هەبێ و ئەم لەم ڕێگەیشەوە خەڵکانێک لە دەرەوەی هەڵەبژەر بەرچاویان ڕوون بێ بەوەی کە بێن لێرە لەسەر ئەو بابەتە پشکین بکەن بۆ دۆزینەوەی خۆیان. مەقسەی حکوومەت بێ لیژنەیەک هەیە بۆ کارەوە میکانیزم دانراوە بەڵام کێشەی ئەم بابەتە بەشێکی ئەوەیە من باسی ئەسڵی چارەسەری بابەتەکە ناکەم ئەوە بە ڕێکەوتنی بینی ئێران و عێراق کرێ بە ڕێکەوتن نامە یا بە مزەکەرەی تەفاهم ئەساسێکی قانونیە بێ بۆ دروست کرێ بەڵام لەو شتە فەنی و تەکنیکیانەی کە ڕوویداوە کۆمەڵێک هاتنەوە قەزیەکان پێش لەوەی محکەمەیەک لای کاتەوە پێش لەوەی تەندروستی یەک لای کاتەوە میدیا ئەیوزێک لای کاتەوە ئەمە ژوای کرد کە بابەتەکە بێتە بابەتێکی میدیایی نەکبێتە بابەتێکی یاسایی و زانستی و ئەمەش هەڵەیەکی گەورە بوو پێویستە ئەمە دووبارە نەبێتەوە جارێکی تر حکوومەت ئەو لیژنەیە کە دروستی کردووە لە وەزارەتی شەهیدان و وەزارەتی تەندروستی و ناوخۆ فڵان و فڵان ئەم لیژنەیە پێویستە ئەو کەسە بێتە بەردەمیان لە ڕووی زانستیەوە تێستی کەن وەکو دیێنەی و لە ڕووی یاساییەوە سەیری بابەتەکەی بکەن و محکەمە بڕیاری خۆی بدا دوای ئەوەم بابەتە بچێتە میدیا. ئەگینا پێش لە ئەوە کۆمەڵێک کێشە دروستەکە بۆ ئەم بابەتە کە وابزانم هۆکارێکە لە هۆکارەکانی بێئومێدبوونی خەڵک و ئێستا ئەوانەی کە مناڵیان ون بووە ئەو خێزانانە نایەنە پێشەوە داوای مناڵەکانیان بکەن لە بەرەوەی بڕۆیان بە پرۆسەکە نەماوە لەبەر غەڵەت بەڕێوەبردنی ئەم مەلەفە لەلایەن حکوومەتەوە بەدەست.